سەلام و میهرەبانی پەروەردگار بڕژێت بەسەر هەموو لایەکماندا موسڵمانانی خۆشەویست. ئەبی موسای ئەشعەری یەکێک لە هاوڵە بەرزەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا دەفەرمێت کە ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمودەیەکی بۆ خوێندینەوە، فەرمووی: إن الله ليملي للظالم حتى إذا أخذه لم يفلته. أبو موسى الأشعري رضا رحمتي خواي پروردگاری لەسەر بێت وتی کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ڕۆژێکیان ئەم فەرمودەیەی بەڕووماندا خوێندەوە کە فەرمووی: بەڕاستی خوای پەروەردگار مۆڵەتی زاڵم دەدات ئەو کەسێک کە زوڵم دەکات، کە ستەم دەکات و چاوپۆشی لێ دەکا، ماوەیەک دەرفەتی دەدا، حتى إذا أخذه، حتى ئەو کاتەی کە خوای پەروەردگار سزا و تۆڵەی خۆ و خەشم و قینی خۆی لەو کەسە دەگرێ. إذا أخذه لم يفلته، بەڵام ئەگەر خوای پەروەردگار کەسێکی زاڵم و ستەمکاری گرت، ئەوە بەبێ گومانی بە هیچ شێوازێک ئەو کەسە لە بەردەستی خوای پەروەردگار نەجاتی نابێ، لە سزا و خەشم و قینی رب العالمین نەجاتی نابێ. و پاشان ئەمە ئاەتی خوێندەوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کە دەفەرمێ: وكذلك أخذ ربك إذا أخذ القرى وهي ظالمة إن أخذه أليم شديد. ئابە و شێوازە کە خوای پەروەردگار ئەهلی شارێک، دەوڵەتێک، ئاواییەک، دێهاتێک بگرێ وهي ظالمة و ئەو شوێنەش ستەمکار بن کە زوڵم و ستەم تێیدا گەیشت بێتە چڵە پۆپە، إذا أخذه بەو شێوازە کە خوای پەروەردگار ئەو شوێنە عقوبەیدان، إن أخذه أليم شديد، ئەوە خوای پەروەردگار زۆر بە توندی سزایان دەدا، زۆر بە توندی خەشم و قینی خۆیان بەسەردا دەبارێنێت. کەواتە بەڕاستی زوڵم و ستەم سەرچاوەی ئەوەیە کە ئینسان بەرێت بەرەو دۆزەخ، کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێکیان کە لە غەزوەیەک لە غەزوەکان دێنەوە، کەسێک عەبائێکی دزیوە، عەبائەیەک وەکو چۆن دەڵێی کە بۆ قەڵغانێک بەسەر شانەکان دادراوە، فەرمووی: من کەسێکم بینی کە ئەو عەبائەی دزی بوو وا لە ئاگردایە، کە تەنها عەبائەیەک کە بەسەر شاندا دەدرێت، کە شتێکە ئەوڕۆ ئەگەر بە قیمەتی ئەوڕۆ لێشی دێ و لەوانەیە بای 20,000 بوێ، بای 15-20,000. ئەی چ بگا بەوەی کە دەست لە بینی خەڵک بنێ بەڕاستی، ئەوەی کە ژیانی خەڵک تاڵ بکە، ئەوەی کە ژیانی خەڵک بکا بە دۆزەخ، ئەمە دەبێ بەڕاستی سزاکەی چی بێ لەلای رب العالمین. بۆیە خوای پەروەردگار دەفەرمێ: ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار. ئەمان ئاگادار بن، هەرگیزا و هەرگیز نەکەن کە ئێوە تەمەسوکتان بەلای ئەو کەسانەدا بێت کە زاڵمن، فتمسكم النار، ڕاپێچی ئاگر بکرێن. وما لكم من دون الله من أولياء، و پاشانیش کە ئێوە چوونەوە بەردەستی خوای پەروەردگار، هیچ کەسێک پشتیوانتان نییە. ثم لا تنصرون، بە هیچ شێوازێکی کەس پشتیوانیتان لێ ناکا و سەرتان ناخا، کەس نییە نەجاتتاندا لە دەستی رب العالمین. کەواتە بەڕاستی زوڵم، ستەم، الظلم ظلمات يوم القيامة. پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام لە فەرمودەیەکی قودسیدا دەفەرمێ: ستەم تاریکاییە لە ڕۆژی قیامەت، ظلوماتە، ئەو کەسە تاریک دەبێ بەرچاوی، شوێنێکی خراپ و سەرئەنجامێکی خراپ چاوەڕێی ئەو کەسە دەکات. لە سەردەمی پێغەمبەر موسادا عەلەیهی سەلام، کەمە بەڕاستی ئەم چیرۆک و بەسەرهاتانە پڕا و پڕن لە حیکمەت، لە سەردەمی پێغەمبەر موسادا کە پێغەمبەر موسا سەلامی خوای لەسەر بێت لەگەڵ خوای پەروەردگار وەکەلەم الله موسا تەکلیما، موسا لەگەڵ خوای پەروەردگار قسەی کردو، سەلامی خوای لەسەر بێت. ڕۆژێکیان موسا دەکەوێتە گفتوگۆ لەگەڵ خوای پەروەردگار، موسا دەڵێ: ئەی خوایە، ئەی رب العالمینم، ئەی ئەڵڵا، من بەڕاستی سرم سوڕماوە لە کارە جوانەکانی تۆ و سەریشم دەرناچێ لە کارە جوانەکانی تۆ، کارەکانت ئەوەندە پڕ حیکمەت و ئەوەندە جوانن، بەڵام لەبەر زۆری وردیەتی و دەقیقیەت من سرم لیان دەرناچێ لە کارە جوانەکانت.
دەتوانم داوای ئەوە بکەم کە من سرم لە کارەکانت دەربچێت؟ خوای پەروەردگار پێی دەفەرمێ ئەی موسا بڕۆ بۆ لای فڵانە دار لە فڵانە شوێن ئەو دارە کانیەک و کانیاوێکی لەژێر هەڵدەقڵێت بەڵام تۆ بڕۆ سەر دارەکە خۆت حەشار بدە. جا ئەو جار چاتر حکمت و دەسەڵات و قودرەتی منت بۆ دەردەکەوێ دەزانی من کە هەر کەسێک زوڵم بکە لی قبول ناکەم مۆڵەتی دەدەم بەڵام دوایە کە گرتم نەجاتبوونی ئەستەمە لە بەردەستم ناتوانێت لە بەردەستم ڕابکە. دەفەرمێ موسا دەچێتە بنژێر دەچێتە سەر ئەو دارە لەسەر ئەو دارە خۆی حەشار دەدا کە کانیەک لەژێر ئەو دارە هەڵدەقڵێت. لەوێ لەو شوێنە موساوا چاوەڕێیە بزانێ حکمەتی خوای پەروەردگار لە کەمێک لە کار و کردەوەی بەندەکان کە ڕۆژانە بەسەریان دادێت چین کە بزانێ خوای پەروەردگار ئیشەکانی چەندە جوانن. جا پێم خۆشە زۆر بە جوانی گوێ لەم بەسەراتە بگرن بەڕاستی کە بڕە لە حکمت. دەفەرمێ سوار چاکێک بەوێدا تێپەڕ دەکا بەلای ئەو دارەدا سوار چاکێک دادەبەزێ دیارە لە ڕێگادا ماندوو بووە ئاوێک دەخواتەوە کیسەیەکی پێیە کیسەیەک کە پڕە لە شت موسا نازانێ سەلامی خوای لەسەر بێ ئەو کیسەیە چییە ئەو زەرفەیە چییە ئەو تەلیسەیە چییە. کیسەکەی لەبیر دەچێت کابرای کە ئەسب سوارە و سوار چاکە لەوێ ئاوەکە دەخوات دەڕوا بەڵام کیسەکەی لەبیر چوو. هێندەی پێناچێت دوای ئەو کەسە شوانێک دێ کە شوانی مەڕ و ماڵاتە بەڵام هیچی لەگەڵدا نییە مەڕ و ماڵات باشە کە دەگاتە ئەوێ دەبینێ ئاوەکەی خواردەوە تەماشا دەکا کیسەیەک لەوێ دانراوە تەماشای کیسەکە دەکا کیسەکە پڕیەتی لە زێر و زیو پڕیەتی لە پارەی ئەو سەردەمە کە ئیش بە زێر و زیو کراوە ڕێک پارەکە تاو دەداتێ و دەڕوە. باشە بۆ کابرا حەقی کابرای سوار چاکە بۆ ئەم شوانە ئەم کیسە پارەی بر هێندەی پێناچێ دوای ئەوەی کە شوانەکە دەڕوات کەسێکی تر دێتە ژێر دارەکە کە پیاوێکی بە ساڵاچووی بە تەمەنە لەوێ دێت ئیسراحەتی خۆی دەکا ئاوەکە دەخواتەوە دواتریش دەیەوێت وەکو چۆن دەڵێ سەرەخەوێک بشکێنێ و ئیسراحەتێک بکە و دواتر بڕوا. کابرای بە ساڵاچووی پیرەمێرد هەر لەوێیە هێشتا نەڕۆیشتووە کابرای سوارچاک دەگەڕێتەوە کە دەزانێت کیسە پارەکەی لەبیر چووە دەگەڕێتەوە کە دەگەڕێتەوە دەبینێ پیرەمێردێک لە بن دارەکە دانیشتووە ئەی پیرەمێرد ئەی فڵانی بە ساڵاچوو تۆ پارەکەی منت برد پارەکەم ئێستا لێرە بوو کۆمەڵێک زێر و زی و یەک زەرف پارە وەکو کوردەواری ئەوڕۆ دەڵێ کیسەیەک پارەی زۆرم لێرە بەجێ مامەوە تۆ پارەکەت شاردوتەوە دەتەوێت ئێستا لە بەرچاوی من ونت کردووە دەشتەوێت دواتر بۆ خۆت بیبەی. هەرچەندی کابرای پیرمێرد دەڵێ وەڵڵا من نەبووم خوا ئاگادارە من ئاگەم لە هیچ نەبووە تەنها هاتووم ئیسراحەتێک بکەم ئەو موساژ لەسەر دارەکە چاوی لەو مەشهەدەیە. بەڵام خوای پەروەردگار بە موسا دەفەرمێ ئەی موسا تۆ یەک قسە مەکە بەس تەنها تەماشا بکە بەس تەماشای دەسەڵاتی من بکە حکمەتی من بکە. کابرای سوارچاک کە پارەکەی لەبیر چووە موسا دەداتە بەر شمشێر هەر لەوێ کابرا دەکوژێ کابرای بە ساڵات چوو کابرای سوارچاک دەڕوا و جەنازەی کابرای پیرەمێرد و بە ساڵاتچوو لێ بەجێ دەمێنێ. موسا لەسەر دارەکە دێتە خوار ئەی خوای پەروەردگار کارەکانی تۆ زۆر گەورە و جوانن بەڵام هێشتا من سەر دەرناکەم لە حکمەتی تۆ ئەوە هۆکارەکەی چی بوو حکمت لەوەدا چی بوو من تێ نەگەیشتم لەوە. دەڵێ ئەی موسا سەلامی خوا لەسەر بێ ئەو سوارچاکەی کە هات بەوێدا پێشتر ئەو شوانە شوانی ئەو کابرا سوارچاکە بوو زوڵمی لێکرد و ستەمی لێکرد پارەی شوانەکەی هەر هەموو خوارد وتی من دەسەڵاتم هەیە پارەکەشت نادەمێ و ستەمیشت لێ دەکەم چیشت پێ دەکرێ بڕۆ بیکە ئەنجامی بی دەسەڵاتم هەیە ئەتۆ چی تا حیسابت بۆ بکەم حیسابت بۆ ناکەم ماڵت دەخۆم سەروەت و سامانت داگیر دەکەم خاکەت داگیر دەکەم معاشت دەخۆم تۆ چی هەر حیسابت بۆ ناکەم. من ئەو سوارچاکە هاتووە کە زوڵم و ستەمی لەو کابرا شوانە کردووە هاتم ئەو کیسە پارەیە وام کرد کە لەبیر کابرای سوارچاک بچێتەوە ئەو کیسە پارەیە حەقی شوانی ئەو کابرا شوانە بوو ئەو کیسە پارەیە واتە شوانەکە حەقی خۆی لەوێ وەرگرتەوە لە کابرای زاڵم کە زوڵمی لێ کرد بوو کە پارەی شوانەکەی نەدابووە کە چەند ساڵ شوانی بوو. ئەی ئەوەی دواتر کابرای بە ساڵاچوو پیرەمێرد بۆ کوشتی وتی پێش خوای پەروەردگار فەرمووی پێش 40 ساڵ
پێش ئێستا لە هەمان ئەو شوێنەی کە ئەو سوارچاکە ئەو پیرەمێردەی لێکوشت کە ئاوی لێ خواردەوە ئیسراحەتی لێ کرد ئەو پیرەمێردە لەسەر ماڵی دنیا باوکی ئەو سوارچاکەی کوشت. ئێستاش خوای پەروەردگار عقوبەی ئەوەی لێ کردەوە تۆڵەی لێ کردەوە ئەویش لە هەمان شوێ کوژرایەوە. جا تەماشاکەم بەڕاستی خوای پەروەردگار کارەکانی پڕ حیکمەتن و پڕ قودرەتی خۆینی. هەر کەسێک زوڵم لە کەسێک بکە سوێن بێت بە ذاتی خوای پەروەردگار بەسەریەوە ناچێت. پێتان وایە کە زوڵم لە خەڵک دەکرێت کە مەعاشی پێ نادرێ کە بەنزین بە 1000 دینار بەرەو سەرە کە نەوتی سپی کە ژێرمان هەمووی پڕی نەوتە کە بە بەرمیلی ئێستا سەروی 200,000 پێتان وایە ئەمە خوای پەروەردگار نایبینێ؟ ئەلەم یعلم بأن الله یەرا. بەڕێ وەڵڵا خوای پەروەردگار وای دەبینێ بەڵام مۆڵەتی زاڵم دەدات لەبەرەوە ئێمەش زاڵمین بەڕاستی. برادرێک گوتی لەو ڕۆژانەدا چوومە شوێنێک دوکانێک ویستومە شتێک بکڕم وتی چوومەوێ دەشزانم کە کابرا ئەو شتەی کڕیوێتی بە پارەی یعنی بە نرخی پێشووتر کڕیوێتی کە بە نرخێکی هەرزانتر کڕیوێتی. وتی چوومەوێ نزیکی ئەو شتەدا بۆ 15,000 یاڵدا بۆ سەر. بۆ کاکە بۆ ئەوەندە تەڵاوە سەر؟ وەڵا ئەوە دۆلار هەستاوە و ئەشیاکەش گران بووە. ئەی کاکە خۆتو بە باری پێشێ ئەو شتە تێناوە بۆ زوڵم لە خەڵک دەکەی؟ ئەی هاوار بۆ خۆشمان زاڵمین وەڵڵا. زوڵم هەر تەنها لە چینی سەرەوە نییە، ئێمەش زاڵمین. بۆیە زوڵمستەم ئینسان دەبێ خۆی لێ بپارێزێ. هەر کەسێک زوڵم بکە الظلم ظلمات يوم القيامة. دڵنیا بن ئەو چیرۆکەی پێغەمبەر موسی عەلەیهی سەلام چۆن هاتووە زوڵمت لە چێ کردبێ وەڵڵا هەموو دێتەوە ڕێیان. سەدام کاتی خۆی خەڵکی ئێمەی ئەنفال کرد، زیندە بە چاڵ کرد، خەڵکی لە ماڵ و لە کون و کۆختەی خۆی دێنا دەرەوە دەیکوشت، لە کۆختە و کون هێنانە دەرەوە بە پەتی سێدارەشیاندا کرد. ئەدێمە هەموو دەسەڵاتی خوای پەروەردگار نییە. ئەی فیرعەون نەیگوت من خوای ئێوەم، ئەنە ڕەبوکم الئەعلا، خوای هەرە بڵندی ئێوەم، هەرە بەرزی ئێوەم. ئەی دواتریش خوای پەروەردگار لە دەریادا غەرقی کرد و نوقمی کرد و کەسیش نەبوو یارمەتی بدا و سەری بخە. وەڵڵاهی ڕاوی تەفسیرەکان کە دەفەرمێ کە ئەو کاتەی کە فیرعەون کە ئاوەکە بەسەری و هاتەوە سەرسەری و کە شەپۆلەکان هاتنەوە سەری بەو شوێنەی پێغەمبەر موسادا ڕۆی عەلەیهی سەلام دەفەرمێ هەوڵی ئەوەی دەدا کە ڕزگاری بێ. دەفەرمێ مەلائیکەتەکان قڕ و لیتە و چڵپاوی ئەو بەحرەیان دێنا بە سەر و چاویاندا دەکرد ئەوەندە زاڵ مستەمکار بوو. دەیانوودەوە گوناه هەزارێکتر ژیان بکاتەوە زوڵم لە خەڵک بکە. بۆیە زاڵم ڕێی دەدرێ مۆڵەتی دەدرێ بەڵام دڵنیا بن لەوەی کە ڕۆژێک دێ خوای پەروەردگار دەیگرێ کە خوای پەروەردگاریش کەسێکی گر کە زاڵم بوو لەم یوفلیتهو هەرگیز لە بەردەستی نەجاتی نابێ. داواکارم لە خوای پەروەردگار کە لە زوڵم مستەممان پارێزێ. أقول قولي هذا أستغفر الله لي ولكم ولسائر المسلمين فاستغفروه إنه كان غفارا.